بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیزم سڵاوی خواتان نەبێت نۆماڵە عەزیزەکان خێرزان و خانوادە عەزیزەکان هەمیشە لە بەختەوەری ئابتان بینین. میوانی بەرنامەکەم لە جاری پێشووە کە ئەختەرخان بوو ئەم جارش لەگەڵ مایە زۆر خاڵی بۆ جەنابتان باس کرد. ئەختەرخانێک کە بێچاوانی بێسەر و 60 ساڵەکانە، ئەختەرخانێک کە حەوت کوڕ و کچی بە کالۆرەسی پێکێناوە، ئەختەرخانێک کە سوپاسی دەکەم کە بۆ گاڵتەژ وتم جاری پێش و بەڵام ئەم جارش دەیڵێمەوە ڕەنگە حیزبێک هەبێت تا ئێستاکێ کۆمەڵە ماستەر و دکتۆرا کۆمەڵێ منداڵی ئاوا سەرکەوتی بۆ کوردستان نەخست بێتەوە کە ئێمە سوپاسی دەکەین بەڕاستی ئەم جۆرە ئافرەتە نمونەن بەڕاستی نمونەن بۆی شەهێناومەتەوە کە بۆتان بسەلمێنین کە ئەزیزانی خۆم بوونی ماستەر بەڵگە نییە لەسەرەوەی کەیتر ئەگەر ماستەری هەبێت سەرکەوتویان ئەگەر ماستەری نەبێت ناتوانێت سەرکەوتوو بێت. خێزان و خانەوادەی سەرکەوتوو بەڵگە نییە لەسەروی کە دەبێت هەردووچیان شەهادەی بەرزیانە بێت کە زۆر جار ئەم کەسانە ئەم خەڵکانە پرسیارم لێ دەکەن ئافرەتێک دەڵێت کاکتۆر ئەخە من بڕوانەمەم نییە بۆیە ئیشم بۆ ناکرێت یان پیاوەکە دەڵێ کاکتۆر من خێزانم بڕوانەمەی نییە بۆیە هیچ نازانێت نەخێر ئەوە کەوتۆتە سەر مرۆڤەکان کەوتۆتە سەر هەوڵدان و کۆشش و ماندووبوونی خۆمان جاگەر ژنە یان پیاوەکە بە دڵنیاییەوە دەتوانین سەرکەوتوو بین. من بە ناوی ئێوەش و بە ناوی خۆشمەوە دووبارە بە خێراتنی ئەختەرخان دەکەم. یا ڕەبی بەخێر بێ بەسەر چاو. ئەختەرخان هەڵسوکەوتکردن لە دەرەوەی ماڵ تۆزێ قورسە. ڕازگۆ بم لەگەڵ تا ئێمەی پیا و زۆرجار تووشی کێشە دەبین، تووشی توانج دەبین، تووشی تعلیق دەبین، تووشی هەندێک لەمپەر دەبین، تووشی بێتاقەتی دەبین. ئیشەکەی تو ئیشی نووسنگەیە، ئیشی فێربوونی شۆفێریە، ئیشی کردنەوەی خولەیجا لە بواری پراکتیکی بێت یان با بڵێن نەزەرەکەی بێت یان عملیەکەی بێت بەڵام تێکەڵاوبوونە و چوونە بۆ بینایەک چوونە بۆ شوێنێک چوونە بۆ دەرەوەی ماڵ. ئەکرێت چەند خاڵێ بۆ بینەرەکانم بڵێ چۆن توانیتە ئەم ئەزنە ڕابگریت. ئافرەتێک بە چوونە دەرەوە بەڵام ڕاستە بە جلوبەرگێکی پۆشتەی و ڕەنگە جلوبەرگیش دەور ببینێت بەڵام چۆن ئەم تەوازنت ڕاگرتووە چیت کردووە بۆی کە لە دەرەوە کەمترین کێشە و بۆڵەبۆڵت بێتە سەر. وڵام من ئێستا ناڵم مناڵەکانم هەمووی لەلا نەماون شویان کردو ژنیان هێناوە لە بەنسبەت ماڵەوە و بەنسبەت پیاوەکەشمەوە زۆر باشە یارمەتیم ئەیە یعنی بۆ خۆی لە ماڵەوە دانیشەوەیە بۆ بەناو بازار و ئەوانە ئەنجا من کێشەم لەخوا بە زیابێ نییە چونکە کچەکانم پێگەیون زۆر یارمەتی مەسەلە چەشتونانەکەشمە ئێستا ئەڵێ دایکە تۆ هیلاشی نابێ وەنگە هیلاگری ماڵەوە لێتەوە نزیکن لە ماڵ لێمەوە کوڕەکان کچەکان لەخوا بە زیابێ نزیکن لێمەوە هەتا باوکیان حەزی لە چی بێڵێ کە دایکەمەوە نەیتوانی و بابم چێشت بۆ بکەم بە زمانێکی تر بێڵە بە شێوازێکی تر پرسیارەکەی دەکەم تۆ ئافرەتیت بتێونێتەمە لەم کوردستانی خۆمانە ئافرەت یعنی تۆزێ حەزت دەکرێت لە تێکەڵاوکردنی پیاوە لە تێکەڵاوکردنی چواردەورە ئەو سنوورە و چۆن ڕاگرتووە ئایا تۆ لە جۆرە ئافرەتی بە کەیفی خۆت بۆ هەموو شوێنێ ڕۆتی یان با تەمەنێکشت هەبێت حسابی سنوورت کردووە حسابی دینت کردووە حسابی شەرعت کردووە حسابی عورفت کردووە حسابی عادەتت کردووە حسابی ئەوەشت کردووە کە هەندێک جار پرست بە پیاوەکەشت کرد بێت تەنانەت کە ڕۆژ طبعاً هەموو جارە پرسی پێکەم بەیانیان کە ئەچم بۆ نووسینگەژەڵم ئەچم بۆ نووسینگەڵێ بڕۆ دەرەوە دەریشەوە طبعاً هەر بۆ هەر شوێنێ بچم مەسەلە بۆ باخم هەیە لە پیرەمەگرون ڕۆژی جومعان جارجارە چم ئەڵێم مەچم بۆ باخەکەڵێ بڕۆ جای تجاری وهەیە سوتفە بکە خەوتە بێ پێی نەڵێم ئەینا بەس شەو هەر ئەیڵێم ئەڵێم بۆچم بۆ باخەکە با وەڵامی لە جەنابەت وەرگرم. زۆر جار ئەم کێشەیە من وەکو بەختیار دێتە ڕێگام کە کاک تۆ چی پیاویستەکە پرسیار لە پیاو بکەم خۆ منیش بە شەرم خۆ منیش مرۆڤم من بۆ خۆم وەکو بەختیار بۆ بەوڵامێکی باشی نازانم ئەمە ڕێزە پرسیارکردن لە پیاوی کوردستانی ئێمە حەزەکە پرسی پێ بکەی ئەینا بە دەردی تۆ ئەڵێ ئێستا تۆ ئەزانی ژنەکە و چییە کاوچی ناکایی شەکەشی جوان لەبەرەوە ئەوای کە ژن و مێرد پرس و ڕاوی ڕاوێشکردن هەبێت لە یەکا کوێخایەتی لێ نەخوڕین هەبێ بەڵام پێویست ناکە ئەو پیاوە دڵی لێی پیسکا بڕێ بۆ فڵانش ئەچێ بۆ فڵانشون من کە ئەچم بۆ نووسینگە کاچم کوڕ و مناڵی خۆمیشی لێیە لەبەرەوە ئیتر ئەزانێ بۆ نووسینگە کاچم ڕاستە پرسی پێ بکەی بەڵام ئەوان پیان خۆشە هەموو پیاوێک لە کوردستانی ئێمەیان پێ خۆشە پێی بڵێ ئافرەتێک ئێستا سەیری ئێماکە لەگەڵ پیاوەکەی کردوێتی بە شەڕ بە خێر ناگیانی ئەفەنی چۆ بۆ تیفتیفە و بۆ تۆکس و فیلەر بە پیاوەکەی نەوتووە بەڕای تۆ هەڵەیەکی نەکردووە با بەڕێی من هەڵەیە
وانە با چکە من لە مەجلیسەکەی بووم وتم دایکەکەم بۆ تۆ کەس بۆ پیاوتەکەی فیلەر بۆ پیاوەکەی خۆت جوانەکەی بۆ پیاوەکەی خۆت پیاوەکەت نەحەقی نییە ئەڵێ ئەگەر بۆ خۆت بۆ خەڵک جوانەکەی خۆ تۆ مەریکە جەمانی دەبڕۆ با سێبەردەت بنێم بەس ئەگەر بۆ پیاوت خۆ جوانەکەی هیچ نەبێ پرسیارێکی لێ ڕاستە دەیە بێ ژن لە ماڵیا خۆی جوانکانەك لە دەرەوە بەڵام تۆ لەگەڵ ئێمە ئەوای ئەکسی شتا ئەڕوا بۆ دەرەوە جوانەکە ئەم یاسایە هەستەکەی هەڵەیە بەڵێ من هەڕەیە یعنی منیش دیقەتم داوە ئەختەرخان مێستەوارێت کەی بەکاردێت سیارەکە حازرە سەرفی لێداوە ئەو دەقەت تیفتیفە و پیفپیفە و بەزم و ڕزمەکە و ئەساس و سوینەکە ئەکاتمانم لە ماڵەوەش بە مەکسیەکەوە جلەکە یەکێک لە شتەکانی ژنە یەکێ لە شتەکانی ژنە کە شوویکی ئیتر باوەڕ ناکەم هیچ پیاوە بەخۆی بزانێ پیاوە یعنی لە نەحەی براوە نەبێ بەس پیاوەکە هەروە ناڵێ حەزەکە ئەم خۆ جوانکردنە لە ماڵەیە بێ ئیتر وایە پیاو یعنی تۆ نەحەقی هەندێک پیاو ناگریت با ڕازگویانە تخوا بە خوشکیانە قسەکەی ناقی هەنێ پیاو ناگری کە غیرە لە ژنەکەیەکە بۆ دەرەوە خۆی جوان کردو بۆ ماڵۆژ دەسێ بەخۆیان نانێ فعلەن ئەوە بەڕێی منیش جوان نییە ینی پیاوێک لە مەجلیسێکا بە ئەختەرخان بووە نمونەکەت بۆ بگەڕم جارێکیان لە کێشەیەکی ژنومێردێکا دانیشتم پیاوەکە وتی کاک دکتۆر حەزەکەی بۆکو درۆ ڕاستی جا ژنەکەت پێکەنی وڵا خۆ ڕاستەکە وتی بۆ درۆ ڕاستی وەرە کامێری ماڵم لێ دەرەوە لە ماڵەوە چۆنە دەم و لێ و قژبژیەکەی و جلوبەرگ و بەزم ڕزمی تەحەداشەکەم بڕۆ بە ناوی شتێکەوە بڕۆ کامێری دایرەکەشی لێ دەرەوە بزانە عەرز و ئاسمانی فەرق بزانە ئەی ناسیتەوە ژنەکە ستێکرد ئەوە ئەجاخر ئەو بۆ دەرەوەی دەکەواتەوتم کەواتە پیاوەکەت ڕاست دەکات وەڵی خۆی وایە بەڵام لە کوردستانی ئێمە وای لێ هاتووە تۆ ئامۆژگاری چێ بۆ ژنانە چی بکەن وەڵی من ئامۆژگاریم ئەوەیە بۆ پیاوەکەیان چونکە تۆ کە شوو کرد هەرو پیاوەیە لەبەرەوە هەر بۆ پیاوەکەی خۆی جوانکامە یەک و دووش پیاوەکەی ڕازی نەبێنی کە بەڕێی من باش تەجروبەت هەیە بڵێ هەستەکەم لێزانی خەبیری لە دڵڕازیکردنی پیاوە من وا گومانە بم ئینشەڵا گومانەکەم لە جێ خۆیەتی کێشە لە بینی ژنومێردە هەر هەبێت لە ماڵی ماڵەکانیشی پێغەمبەرە هەبووە درودی خوای لەسەر بێت بە زۆری ئەو تەکنیکانە چییە تۆ لەگەڵ پیاوەکە تا بەکارێنی بۆ چارەسەرکردنی کێشە وەڵی ئەزانی کێشەکە ئەبێ بەڵام بەڕێی من بێدەنگی لە ژنا بێ باشترە یەک جواب نەداتەوە دەمەوەەر نەبێ دوو خاڵی تر چیت کردووە کە بە زۆری چۆن دڵی چاکردەوەمە ئاوا چاوی سوور بووە بێتاقەت بوو ئەڵێینە ژنومێرد هەرزوو چاگە بن لەبەرەوە چکە یەکترین و ناشتن خەڵک تێنەگەێنرێت وانە بەڕێی من کەس تێنەگەێنی من ئەو کێشەیەکی ئێستا کچیشمان بۆ بە حیات نەمێشت و کەسیش بزانێ قەیچەکەمانی هەیەی و کچی هەولێر و هەموو ڕێزم بۆیانی خوش و کەسی ئێمن دایە پیاوەکەم لێمی داواڵێ بەس بە حاڵ ئەوە کێشا من بە کچەکانم و تۆ ماڵی خەزوران تیشم بۆ مەجەڕەوە نەگەینی مێردەکە و ئافەر لەبەرەوە خۆت حەلی باش ئاخۆت حەلیکە چکە بە تۆ حلەکرێ من بۆ دڵی ئەوی عاززکەم بۆ دڵی ماڵی خەزوری عازکەم ئێمە هیچمان لە هینانیە بخۆتان حەلیکەن و تەواو لەخوا بەزیاب مناڵی من شکر هیچیان نییە بەڵام ئەم وەڵامی ئەختەرخانم بینەران ئەم وەڵامی ئەختەرخانم زۆر بەدڵ بوو شتێکێ لە دەروناسێ پێڵن پرۆبلم سۆڵڤین ینی شێوازی چارەسەرکردنی کێشە شێوازی چارەسەرکردنی کێشە یەکێ لە خاڵەکان زۆر گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە بەو نەفەرانە نەڵێ ئەگەر هەرچیەک بوو پێم بڵێ حەدی چییە کە زۆر گرنگە ئەختەرخان ژن و دایک و باوک بە کچ نەڵێن دەستی لێت بەس کردەوە پێم بڵێ حەدی چییە بۆ نمونە گوێی دەرەکەم یان زمانی دەرەکەم یان دانی دەرەکەم چکەوە گەورەترین غەڵەت بیان ئەدەیتە دەست کچەکەتەوە دەمەوەر بێت و جواب بداتەوە و دەست بەرزکاتەوە و دەنگ بەرزکاتەوە کە بە دڵنیاییەوە من ئەتوانم بڵێم هەفتە نییە لەم جۆرە نمونەم زۆر ینی بەس دایک و باوکەکە بیان و تا کچە جوانەکەم کێشەی تۆ کێشەی خۆتە دەبێت لەگەڵ پیاوەکە تا چارەسەریکەی دەنگ بەرز مەکەرەوە جوابی مەدەرەوە ئێوە سڕ و نێنی یەکترین ئێوە پارێزەری یەکترین بە دڵنیایی و کچەکە تەلەفۆنی بۆ یەکترین ئەژین بە یەک و خێزانی پێگەینی لەبەرەوە نابێت دەنگ بکەی نابێ شەڕ و ئاژاوە دروستکەی نابێ باسی کەس بکەی نابێ باسی ماڵی خەزور و خەسوو بکەی ماڵی دەشت بکەی مائی خۆشە حلکەی باشترە لەوەی کە خۆت حلیکەی باشترە لەوەی کەەوە قسە بۆ خەڵک بکەی کەس هینێ بۆ ناکە ئەختەرخان بە فۆتەوینەکە تا معجیبم الحەمدولیلا لە ننکم و لەوانە و کە لە دایکم و پۆشتە و تەرتیباتی لە ڕووی دینیەوە خێزانی ئەوە چۆن ئیشت لەسەر بواری دینی خێزانەکەت کردووە وەڵی من حەزەکەم لە بواری دینیەوە لەخوا بەزیابێ کچەکانیش و کوڕەکانیش باشن وەکو مناڵەکان تۆ چیت بۆ کردوونە چۆن
وەڵی من وتومە بابەجیان ئێوە من لە 7 ساڵیمەوە نوێژەکەم ڕۆژ وەگرم باوەڕ ناکەم نوێژ و ڕۆژم قەت چوو بێت یعنی لە کاتی خۆشیایی کەم ئێستا ئەمڕۆ زۆر پێ ناخۆشەکەەوە تۆزێ درەنگەکە ئەمە لە کاتی خۆیان من 12 چارەك 12 نیو یعنی ئیش و کار و کاسبی و ڕاوەڕاکە لە نوێژ و تاعاتی نەکرد ڕایەگرم نوێژەکەکەم جاچم بۆی حەج عەمرەت نەکردووە حەج و عەمرەشم کردووە ماشەڵڵا یاربی لە سام کوێخان نەهات ناو ویستم بێ بەش بۆی نێژەکان بکە کەچی حاجی سابێتی کوڕە کاکاوی مەهێنە و ناکرێ و کوڕە بتم کاکە گیان بەس بابێ لەگەڵما بەش بشڵام هەر بۆ هاوسەفەری هەر نەهات فەرداتی وتت پارەکەشت نەیانهێشت ها وەڵام من مەنەعەت نەبوو پارەمان هەیەش کورد لە خۆ بەزیاوی محتاجین خوای بێت چاوانی بەس بێ نوێژەکەی بکە خەیناکە کەواتەم خاڵم زۆر لا گرنگ شتێکی خراپەی نیە ئەم خاڵم زۆر لا گرنگ و موویمە بینەری ئەزیز کە چۆخا بۆ خۆی چۆن فکری چۆنە بیر و بۆچوونی خۆی چۆنە ئەوە قمالەوە بەس گرنگە دایک و باوک ڕۆڵ ببینن لە ئیداری پەروەردەکردنی مناڵەکانە یعنی من زۆر جارم حاڵەتەن 20 ئەختەرخانکەڵێ باوکیان نایکا من چی بکەم بەس دایکەکەش ڕێگریش نییە لە کەسیان بە کەسیانی نەوت تۆ نوێژ مەکە خێر مەکە خراپە مەکە بەکارتی خراپە مەکەن تا توانن چاکە بکەن ڕێگر نیە لەوەش خاڵێکم لێرە هاتەوە بە خیاڵ کە ئەختەرخان ئەوش ئەوەی کە دایک و باوک چی ئەکات هەوڵەدات مناڵ چاویان لێ بکە کە پێم خۆشە کە دەڵێی کێوخا با بڵین ماڵەوە من هەر پێڵم کێوخا کە ئاوا ئەلحەمدولیلا خێر دەکات هەست ناکەی کە تۆ کارێکی چاکاکەی مناڵەکانت چاوت لێ دەکەن لەخوا بەزیاوی بخۆ منەڵێم ئیمنی خۆم یەک لە یەکی باشترن ئیتر ئەکەوێتە سەر ئیمکانێتیش یەکی جارمان تۆبەیتەریە ئەڵێسی ئەم ساڵ زۆرم دەست نەکە و خێرم زۆر نەکە وتم هەر بۆ حسێبە ماشەڵڵا کەواتە گرنگە ئەرێ دایک و باوک قدوەیەکی زۆر باشن بۆ منداڵەکان هەتا بە باوکی لێرە باوکە ئێمە کە خوا هینی یاوی نەتێ ئەم بەهرەی یاوی نەتێ دایک و باوکمان بخەینە سەر سەرمان ئەمە خوا یاوی نێتی ئەمە وەکۆڵێ وەکو دین پێمان ئافرم بەڵێ تەبعاً دین هەموو شتێک سەرترە بۆ ئێمە جوان ئەختەرخانێک پرسیارێکم هەیە کە بۆ جەنابەت کە پێم خۆشە وەڵامم دەیتەوە ئەوش ئەوەیە کە ئۆتۆمبیل کێشە و ناڕەحەتی زۆرە لە چاکردنیا کێ ڕۆڵە بینێت یان چکە خۆ زانی کێشە و سەریێشە و فیتەر و بەزمڕەزم زۆر کێشەم زۆر نەبووەتە سەر لە پێشەوە کە خەڵکم فێرەکە سیارەی کۆنم هەبوو کۆنەکان مەسەر جاریوایە تای پەنچەرە بوو جاریوایە پلاتینێکی وەستا خۆم چاکمەکردەوە جاریوایە دەستەیری ئەو فیتەرەمەکە کاگیاسینە وەک ئەوم دائنایەوە جاری وایە تا ئەم گەیانە ئەو بەڵام لەخوا بەزیاو بێ ئێستا ئەو کاک هەڵکەوت کە ئەم سیستەمەی دانا وتی حاجی لە ئەوروپا ئیلا سیارەی تازە نەبێ خەڵک بەکاری ناهێنێ وتم بۆ وتی لەبەرەوەی تۆ زۆر هیلاک ناکە فعلا من پێیەکم لە سەرشەی نەبوو پێیەکم لە شەستەکەی بوو پێیەکیشم لە فیتەر بوو بۆچ کە سیارەکانم کۆن بوو بەڵام هەستان بە قسەی ئەوم کە دائیم سیاری سفر ڕاکێشم 3 ساڵم پێ بێ ئیتر یا بانسێگە گۆڕی یا دوای فروشی بەسەرێکی کەم گۆڕی ئەینا ئەیگۆڕم کەواتە ئەختەرخان زۆر باشی لێ زانیە نەیهێشتووە و کۆلە سیارە تێکچوونەکانی سەری سپی بکە بێتاقەتی کار ناڕەحەتی چۆ بەڕاستی من باوکم قسەی خۆشیە ئەڵێ ژنی خراپ و سیاری خراپ پیاو پیرەکە ژنی خراپ سیاری خراپ پیاو پیرەکات پیاو ئیباداکات بۆیە ئامۆژگاریم هەیە بۆ نۆماڵەکان پیاوە جوانەکان وریابن ژنی خراپ پیاوی تەمەن پیاوی خراپیش هەر بۆ خۆی بەڵای و نەکبەتێ بەڵام بەتایبەتی سیاری خراپش بەڕاستی پیاوە کۆڵە پیرەکە بێتاقەتی دەکات سیارە تا تازە بێ لەخوا بەزیاوێ باشتر ئەختەرخانێک پرسیارێکم هەیە بۆ جەنابەت ئەویش ئەوەیە کە بتێ و نەتەوێت تۆ لە ماڵ و خانەوادەیە کە ئەژیت هەم خۆت خانەوادەت و خێزانت هەیە هەم ماڵ و بابڵین مێردەکەشت خێزان و خانەوادە هەیە چۆن ئەم بەڵانسەت ڕاگرتووە ئایا خوشک و براکانت ڕۆڵیان هەبووە ئایا سەردان ئایا عیلاقات و پەیوەندیەکان چۆن ڕێکی زۆریان هەیە من خوشک و براکانم لەخوا بەزیێ مناڵیان زۆرە بەڵام من مناڵی خۆم لەوەتی پێگەیوە هیچ کێشەم نییە جوانە پرسیارێکی تۆزە شاز بکەم ئەختەرخان قەت حیزبەکان پیاون تۆ خۆی مڕەشەحکە کەس پێی نەوتوم بەڵام تەلەبەکانم پێمەڵێن ئامادەیت نییە وەڵی ئامادەیم لەبەر هینەکە هەیە لەبەرەوەیە خەڵکەکە بڵێم لەوانەیە زۆر لە
هینەکان یارمەتیم بن بڵێن وڵا ئەختەرخانی هەڵە بژێرین بەس من هینم نییە بواری ڕێکخراوەیەت و حیزباتی چت کردووە خۆت لێ نەداوە بەسەر ئەم ئیشەم کردووە و خەریکی ئەم ئیشە بوو کۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە جەنابەت هەوڵت داوە بێ لایەن بیت لە هەمویانەوە نزیکی هەمویانخوا بەژیابێ بێ لایەنم و لە هەر هەمووشیان هەموو خێزانی هەموو لایەنەکانم فێر کردووە هینیش نین لەخوا بەزیابێ هەمویان پیان خۆشە و ئەم ئیشاکم هەموو لایەنەکانیش حەبسەخان ئەختەرخان وەکو هەموو حەبسەخان و وەکۆ لە خونچەخان و هەموو ئەوەکانی تر تەسەور ئەەکەم هەنێ هەڵی هەبێ لە کاتی شۆفێرێمە ئێمەی پیا و تۆزێ بێویژدانین بەرامبەر بە سایقی ئافرەت بە هۆرین لێدان بە ڕەماشتێدان بە جاجار بە دەستشکانەوە وڵی هیوایەتم هەیە بۆ پیاوایەتم ئەوەیە پیا و مەسەلە تۆزە سەبر و تەحملی هەبێ هی ئێمە هەمووی پەلەیانە ئەینا هەموو کەسێک من بەیانیان هەڵەسم تقریبان چارەکێ 20 دقە مەمێنەیە چم بۆ نووسینگەکە بۆ ئەو چارەکە 20 دقە مەمێنەیە لەبەرەوەی بە پەلە نەکەم حسابی ڕێگاکەکەم ئەگە تۆ حسابی ڕێگاکە بکەی ئەو پەلەیە نابێ اینجا ئافرەت خۆی خۆتەزانی بەعام ئافرەت هەیە بە تەمەەن فێرە بێ هەیە بە گەنجی فێرە بێ لەبەرەوە هەر هێواشین ئێمە جوانە ئەو هێواشیە بۆتە سەبەبی سەلامەتی هەموو ئافرەتێک ئەگەر ئەتراف بکەیت بەس ئەتراف بکە مەی شارەوە دێم ئەگەر لە بیرت بێت ئەو عقوبانی کە دراوی غەرامانی کە کراوی چی بووە بیرتە هیچت هەیە غەرامە کراوی قەت من غەرامە نەکراوە بەزیابێ هیچت نییە ئەگەر تەلەفۆن کەین بۆ داری مرور هیچت نییە نەشکر لەخوا بەزیابێ غەرامە من نییە الحەمدولillah بەس سیارەکانم کە بەدەست طبعا من سیارەکان جاری وایە لە کچەکان لە کوڕەکانە سەنم لەوانەیە ئەوان پێش من پێشڕەوێکیان کرد بەس بۆ خۆم لە کامێرەت دابێت یان مرورێک هاتبێ ڕایگرت بێت من هەموو بە هەموو کەسێک گەڵێم بەڵێم بەس بە سەبر و تەحمل بن کە زەردەکە ڕووی یا مەڕۆن لەبەرەوەی ناڕۆم بن جوان ئافرەت بام قسێش بڵێم ئافرەت تۆزێ عاتفیە ئافرەت تۆزێکیش جاری وایە زوو بێت تااقەتە بێ زوو نەبێت قەت بووە ئافرەتێک بێت بۆ لات و ماوەیە زۆر لەگەڵای خەریک هیچ فێر نەبێ واز بێنێ و ئامۆژگاری چییە بۆ ئافرەتانە وڵی ئامۆژگاریم ئەوەیە کە هەوڵبات فێرە بێ چونکە فێرە بێت تەمەەن زۆر بێ تۆزە زیاتری ئەوێ ئەی تەمەەن کەم بێ کەمتری ئەوێ ئەینا هەر فێرە بێ فێربم بوون نییە لە ئافرەتە یعنی بەس تەرکیزی لەسەر بێ تووڕە نەبێ و بێ تااقەت من یەکێک هاوتی حاجی حەزەکەم لای خۆ بوومتم باشە طبعا من لەوێ نەبووم لە لای کوڕێکیانمان هەر مامۆسای نووسینگەی خۆم کوڕی خۆم نییە وتی بەخوامە تۆزە درەنگ فێرە بێ وتم کاکە گیان ئەمە یەکەم لە بانقا هیلاکە دووهەم مناڵی وردی هەیە سێهەم پێویستی بەوەیە زیاتر لێخوڕێ لی تووڕە نەبن وتی باشە وڵات چوار ڕۆژی لای ڕێکتی حاجی ئێمە لای خۆتم باشە هاتە لای خۆم وتی لە نووسینگەیش کەش بووم 10 ساعتم لێ خوڕێوتیتی لە باڵی خۆمەیەم نووسینگەی پێوتم ئەفتی لە باڵی خۆمەیە مەگە تۆ فێربی وتم فێرەبی مەترسا وتی خوشکەکەش ئەمە وای پێوتم وتم نە تۆ وەرە تەمەنی چەند بوو بیرت نایە شەستەکان بچەند بوو بەخوا بزەبت تەمەنەکەی نازانم بەڵام تەمەنی هەیە شانی دایە بەری وتت باشە وەرە لەگەڵمە ئیتر لەخوا بەزیا بێ وڵا ڕۆژێکیان مامۆستاکەم وتی حاجی وتم بابە وتی ئەوە فڵان کەسە تم ئارەوەڵا وتم ئەوە نووسینگەیەژی نابێ وایان پێ بڵێن ئێوە لەبەر ئەوە ئەڕوخێ لەبەرە چی پێ بڵێ برێ کاکی گیان هەر فێر ئەبی بە زیاتر لێ خوڕینەوە ئیتر لێ خوڕی با لێ خوڕێ خوڕی ئەوەکەوێتە سەر خۆی وڵا لەخوا بەجا بێ ئێستا سیارەی خۆی پێ دوو ئای خوێڕێ بۆکە لە دوورەوەم بینێڵم هەر سەلامە کاکتم لەخوا بەجیا بێ من هیوایەتی ئەوە مایە کە هەموو کەس فێر ببێ کە هەموو کەس هەوڵی لەگەڵا بیت هەوڵان فێر ئەرە بێت ئەختەرخان زۆر بەداخەوەم قسەیە دەڵێم ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی زەواج کەمە بێتەوە ڕێژەی تەلاق زۆرە بێ ئەگەر تۆ مقابلەیەک بکریت و ئێستا مایکێک بدرێتە دەست و بە کچەکانی پشتی کامێرەکەم بڵێ ئەو خوشکە بە ڕێزانە ئەو دایکە بە ڕێزانە تەنانەت ئەو خێزان و خانەوادە بە ڕێزانی کە سەیری بەرنامەکەمان دەکەن چی بکەین بۆ ئەوەی بەڕای تۆ چکە هەم لە ڕای بزنسەوە ئیشەکەی لە کار و کاسبیای لە ناو بازاڕە لە ناو خەڵکای ڕۆژانە ژنان و پیاوانە بینی چی بکەین بەڕای تۆ ئەگە تۆ بکرێ بە وەزیرێک بە مدیر عامێک بە کەسێکی گەورە چی بکەین بۆ ئەوەی هەم حکوومەت هەم خەڵک ڕێژەی تەلاق لە ناو کۆمەلگا کەم بکەینەوە بەڕێی من یەکەم حکوومەت
یارمەتی خەڵکی بە جوان یارمەتی وەکو چی یارمەتی وەکو مەسەلە دامەزرانی وەکو ئیش دۆزینەوەی هەلی کار ئەمە بک بۆ بەنسبەت گەنجەکانمانەوە دووهەمیش ئەبێت تۆ بزانی شوو بەو کابرایە ئەەکەی ئەبێت تەحملی ئەوەش هەبێ کە پێی رازیبی بە کەمێکی معاشەکەی یا کەمێکی ئیشەکەی ئەمە دوو سێش ئیتر تۆ حسابی ئەوە مەکە بڵێ من ئەسمە ئەمن بە فلان شت تۆ سیارە و هەبێ و خان و هەبێ ئەبێت تەحمل بکەی بە شوێنەی من کە شوم کردووە من 500 دینارم هەبووە لەخوا بەزیابێ مناڵم پێگەیان ئیشم کە هەر بەخۆی ئەم نایەتە دەستەوە بڵێ ئیش نەکەم لە تو حرەکەت لەخوا بەرەکە لەخوا حرەکە بکە و بە دەردی تۆڵی ئیشکە و بە هین بێ ئیتر لە حەج بوارێکەوە ئیش بکەی هەر پێی ئەگەی مناڵیش پێ ئەگەینێ بە تەحملیش ببێ بۆ ئەو ژن و مێردە. ئەختەر خان قسە زۆرە و بەڵام بەرنامەکەم بەرەو تەوابوونە چێ سپاسی بەڕێزت دەکەم یاخوا لەشە ساڵ بێسەرکەوتوبی هەمیشە لە لووتکەیا بتبینم بینەری ئەزیز و خۆشەویستم ئەختەر خان کۆمەڵە تێبینی زۆر جوانی پێوتین ئەگەر خۆزگە بە خۆزگای حکومەت گوێی بگرتایە سیاسەکان گوێی بکردایە پەرلەمانتارەکان حیزبەکان کە ئەتوانم کورتی کەم و خاڵی یەکەم حکومەت و دایک و باوک و تەنانەت هەموو پەرلەمان و هەمووی دەورە بینێت لە کەمکردنەوەی ڕێژەی تەلاق و بۆڵەبۆڵ و کێشە خێزانەکان چکە تۆ ئاڵە تەشتی پڕ ئاشتی ماڵە ناڵین 100% ئاشتیە بەڵام هۆکارە بۆ ئەوەی کە ئەم مناڵە بێ ئیش نەبێت بێکار نەبێت بێتاقەت نەبێت ناڕەحەت نەبێت تۆ گەنجێک هەموو ڕۆژێ لە کافتریا بکەوێت بە دڵنیاییەوە دێتەوە شەڕ بەژنەکەی و بە مناڵەکانی دەفرۆشی و شەڕ بە خەسوو و غەزور و دش و هەموو کەسەکانی دەفرۆشێت کەواتە خاڵی یەکەم ئەگەر بمانێت کێشەی خێزانەکان کەم بکەین و نۆماڵەکان خۆشبەخت و ئاسوودە بن با ئیش لەسەر هەری کار بکەین بعد ئیش لەسەر دۆزینەوەی هەری کار بکەین باوکی بەڕێز خەزوری بەڕێز کە سەیری بەرنامەکەمانەکەی بە کەمی مەزانە وەرز غزاوەکەت بێنە لای خۆت داینە ئیشێکی بدەرێ مانگانەیەکی بدەری ئەگەر مستحقی 300,000 نەبێ لە سەرتاوە پارەکەی بدەیتێ بۆ ئەوەی ماڵ لە کچەکەت وێران نەبێت ماڵ لە کوڕەکەت وێران نەبێت و ماڵ لەو ماڵە تازە وێران نەبێت. خاڵی دووەم بابەتێکی زۆر جوانی باسکەوش بریتێ لە سەبر و ئارامی کچی جوان و کوڕی جوانم ئێوە بەتەمان بە هایلای بژین ئێوە بەتەمان ئەو خەیاڵە عەجیب و غەریبی کە هەمومان پێش زاوابوون و پێش شوکردن و ژنێنان بۆ خۆمان دروست کردو بە شەرت نییە بووک و زاوایەتی وابێ شەرت نییە مانگی هەنگوێنی وابێت شەرت نییە دوای گواستنەوە بێت دەبێت سەبر و ئارامی بێ. خاڵی سێم خاڵێکی زۆر جوانی باس کرد کە ئەختەر خان ئەویش ئەوەیە کە تکایە ڕازیبوون بە کەم ڕازیبوون بەکەم ئێمە یەکێک لە کوشتەی دەستی ئەوەمان ئەوەیە کە ئەختەر خان کە دەستی پێکردو یەکسەری بەوە دەستی پێ نەکردو نووسنگێکی گەورە هەبێ لەوە چێت لە مانگی یەکەما چەند نەفرێک مشتەرێکی هەبوو بێ یان نەبوو بێت احتیمالە چەند مانگی وا هەبوو بێت لە هەندێک کاتی کەرەنتینێ ئەسڵەن پاری خۆشی دابێ بە نووسنگەکەی پاری خۆی لە مۆزەفەکانە سەرف کرد بێ هەنێ مانگ دەرێنێ و هەنێ مانگ قازانجەکە هەندێ مانگ زەرەرەکەی بەڵام هەندێ مانگ ڕەنگە دوو قات قازانجکە کەواتە خاڵێکی تر کە گرنگ و موێشەوەی کە بەکەم ڕازیبوون هێواش شێواش کەم زۆری لێ دروستە بێت بەڵام هیچ بەڕاستی هیچی لێ دروست نابێت بۆیە تەمەنا دەکەم نۆماڵەکان خۆشبەخت و ئاسوودە بن خێزانەکان خۆشبەخت و ئاسوودە بن نمونەی ئەختەر خان نمونەی مناڵەکانی ئەختەر خان نمونەی ئەم خێزان و خانوادەیە باش و چاک و زیاد بێت و بتوانین بەڕاستی هەلی کار و بتوانین خۆشی و ئاسوودەی بۆ هەموو خێزانەکان دروستکەین. دووبارە سوپاس ئەختەر خان سەرکەوتو سەرفراز بن تا بەرنامەیەکی تر بەخواتان دەست پێرم.